وڵە بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد بۆ قسەکردن لەسەر کاردانەوەی سێ فراکسیۆنە ئیسلامیەکە لە بەرامبەر قەرز و پێدانی پارەی پێشینەی نەوت بە حکوومەتی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیمان کردووە لە سوودەکانمان لە سۆرانەوە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بپرسم بۆچی دژی ئەو کارەی حکوومەت دەوەستنەوە؟ ئایا ئامانجێکی باشی نییە لەوەی کە قەرزی کردووە لە چەند کۆمپانیایەک یاخود ئێوە تێبینیتان لەسەر شێوازی قەرزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. دیارە ئەو کارەی حکوومەتی هەرێم کە پێی هەستاوە بۆ قەرزکردن لەو کۆمپانیایانە توانم بڵێم ساڵێک و 5-6 مانگ پێش سێستانەکە چەند جار ئەو پرۆژیان هێنا پەرلەمانی کوردستان و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان دانیشتنی دوور و بەردرێژ کرا. بەڕێز کاک قوبات تاالبانی جارێ هات و جارێ بەڕێز وەزیری سامانە سروشتەکان هاتن و چەند خەبیر و وەفدێکی دەرەوەشیان هێنا لەگەڵ لوژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان دانیشتن بۆ ئەوەی کە بۆ پەرلەمانتاران و بۆ لوژنەی ناوبراو بسەلمێنن کە شتێکی چاک دەکەن. ئێمە وەکو ئەو سێ فراکسیۆنە ئەتوانم بڵێم دووسێ تێبینی جەوهەریمان لەسەر ئەو قەرزە هەندجارێ تێبینی یەکەم لە ڕووی شەرعیەوە ئەو قەرزە زیانی دێتە سەر و مەسەلەی ڕیبا تێکەڵاو بەو پارەیە دەبێت بەو قەرزە دەبێتن کە ئێمەش وەڵکی مسڵمان بەڕاستی حەریسین لەوەی کە ئەوەندەی کە پێمان بکرێت شتی حەرام دەرخواردی میلەتەکەمان نەدەی. ئەوە لەلایەکی ئەوەی تریان هەر وڵاتێک قەرزی کرده بێتن و توانای دانەوەی قەرزی نەبوو بێتن ئەتوانم بڵێم هوردە سربەخۆی خۆی لەدەست داوە و بۆتە ژێردەستەی ئەو وڵاتانەی کە قەرزیان لێکردوان ئەو کۆمپانیانەی کە قەرزیان لێکردووە. ئەوەی تری خاڵی تر هەرێمی کوردستان بەدائیلی دیکەی هەن کە بۆ ئەوەی کە پەنا بۆ ئەو قەرزە نەباتن. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێتن کەرتی کشت و کاڵ کە بکاتە بەدیلی نەوت. هەرێمی کوردستان پێکاتەکەی وایە دەتوانێت لە هەر 4 فەسڵدا کشت و کاڵی تێدا بکەی و پارەیەکی چاچی بۆ تەرخان بکەی بۆی کە بتانی ئەو وڵاتە ببوژێنیەوە. زۆرێک لە وڵاتانی ئەمڕۆماندا تەماشا دەکەین لە دەوروبەرماندا لە وڵاتە ئەفریقیەکان لە ئەوروپا وڵاتی وایە قەترەی نەوتی تێدا نیە، بەڵام بە پشت بەستن بە کشت و کاڵ و تیجارەت و عەقڵی خۆیان خستۆتە گەڕ توانیویانە کە بەدائیل بدۆزنەوە وڵاتەکەیان بەرەو پێش ببن و ژیانی هاوڵاتیانیشیان خۆش بکەن. ئەوە خاڵێکی دیکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی درێژخایانی کردەی نەبووە بۆ ئەوەی کە سوود لە سەکتەرەکانی دیکە وەربگرێتن زۆر کە بتوانێتن بەدیل دروست کاتن لە بۆ ئەو نەوتەی کە لە ژێرزەویدایە. کەواتە ینی بەڕای بەڕێستان وەکو پەرلەمانتارێک وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان گەیشتون بۆ قەنەعەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئامانج قەرز لەو کۆمپانیانە وەرەگرێت؟ ئەمە گومانمان لەوەدا نیە، چونکە ئەمە دارێ خاڵی یەکەم قەنەعەتمان وان نیە هەرێمی کوردستان پارەی نەبێتن و هەرێمی کوردستان قەنەعەتمان وایە لە ڕابردووش هەم لەگەڵ بڵێ بەڕێز کاک قوبات تاالبانی و وەزیری سامانە سروشتەکان وتومان ئێمە جارێ لەو قەنەعەتەداین کە هەرێمی کوردستان پارەیەکی باشی لە بەردەستەوە پێویست بە قەرزکردن ناکاتن. مامەسا ینی کە لەو قەنەعەتیان کە حکوومەتی هەرێمی کوردستان پارێکی باشیە ئەم قەرزانە بۆچی ئەکات؟ بە تەسەوری ئێمە سپیکردنەوەی ماڵە وەکو بڵێ چۆن گومانێکەیە لەگەڵ داناغاز خەڵکێک ئێستانەکە وەکو بڵێ شەریک بێتن بۆی کە داناغاز لە ڕووی یاساییەوە کە شکات لە حکوومەتی هەرێم دەکاتن و کۆمەڵە پارەیەک سەحب دەکاتەوە. ئەنی بەڕاستی کەوتوینە گومانێکی زۆرەوە کە بەرپرسانی ئەو وڵاتە کە دڵسۆزیان پێوە دیار نییە بۆ هاوڵاتیان بۆ بەڕێوەبردننی وڵاتیان گومان لە هەموو شتێکەوە دەکەین. لەبەرەوە ئێمە قەنەعەتمان وایە کە ئەو پارەی کە لە نەوت دەست دەکەوێتن شەفاف نییە، دیار نییە
و ئەو ئەرقامانەی کە ئەوان وەزارەتی سامانە سروشتەکان بڵاوی دەکەنەوە یعنی زیادە لەو موچەی کە وەکو خۆی وەکو جاران بدرێت نەکۆکو ئەو ڕوبع موچەی کە ئێستا دەدرێتن کەواتە ئەو پارێت و لە کوێن دەرێ قەرزدار دەبیەوە بێجگە لە داهاتی ناوخۆ بێجگە لە خاڵە سنووریەکان کەوانە هەمووی پارەیەکی ئەتوانم بڵێم خەیاڵی دێنێتە هەرێمی کوردستان ئەگەر تیجارەتی هەرێمی کوردستان بەراورد بکەیت لەگەڵ نەوەتەکان گەلێک فەرقی کردووە لەبەرەوەی هەم داهاتی ناوخۆ دیار نیە و شەفاف نیە بۆ شوێ دەڕواتن هەم پارەی نەوت لەبەرەوە ئێمە لە ڕابردووش بەتایبەتی و سێ فراکسیۆنە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەش ماکاکە ئێمە هەڵەیەکی مێژووی دەکەین کە بچینە ژێرباری بە یاساکردنی قەرزکردنی هەرێمی کوردستان چونکە قەرزدان بە وڵاتان جارێ هەرێمی کوردستان دەوڵەت نییە خاوەنی ئیستقلالیەتی خۆی نییە خاوەنی کیانی خۆی نییە یعنی ئەگەر بە وڵاتێکی وەکو عێراق قەرزی پێ بدرێتن لە سەتا 10 لێ وەربگیرێتن قەناعەتم وایە لە سەتا 15 و لە سەتا هەتا 20 و زیاتریش لە هەرێمی کوردستان وەربگیرێتن چونکە هەر کاتێکی سەنەدی قانونی لاوااستر بوو بۆ ئەوەی کە قەرزەکە بکەی و زۆر باش زانەوەی قەرزەکەی کەمتر بوو سووی زیاتری دێتەسە ئێستا ئێوە وەکو سێ فراکسیۆنی پەرلەمانی کوردستان ڕاگەندراوێکتان بڵاو کردوێتەوە ئەتانوێت لە ڕێگەی ئەم ڕاگەندراوەوە چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێن و چیشتان پێ دەکرێت ئێمە ئەوەی کە بەدەمانوێت لەو ڕاگەندراوە بە جارە پێشی بە حکومەتی هەرێمی کوردستان بڵێن کە حکومەتی هەرێمی کوردستان واز لەو قەرزە بێنێەوە ئەو قەرزە نەکاتن لە جیاتی ئەوەی کە وڵاتەکەمان بەرەو وەکو بڵێ لێشاوێکی قەرزداری باتن چونکە لە سەرزاری بەڕێز کاکوبار تاالبانی لەو ئاخیرەی کە ئیعلانی کرد 8 ملیار دۆلار قەرزدارە حکومەتی هەرێمی کوردستان بەگوێتان نەکات ماوەسە مەڕوان لە کاتێکدا پەرلەمان کارا بوو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان نەیەهێش وەزیرەکان لە پەرلەمان لێ پێچینەوەی لەگەڵا بکات لە ئێستا گوێتان لێگرێت ئێمە ناڵێن حکومەت بە قسەمان دەکات بەڵام ئێمە ئەرچی پەرلەمانتاری خۆمان جێبەجێ دەکەین قسەی خۆمان دەکەین و ئێمە دڵسۆزی خۆمان بۆ حکومەت و بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان پیشان دەدەین و خوازیاریشم حکومەتە و هەڵە مێژوویە نەکاتن و دەشمانەوێت بە خەڵکی هەرێمی کوردستان بڵین کە ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتە بەرەو قەرزداری تر دەبن جا ئەو قەرزانە واقعین و ڕاستەقینن یان قەرزێکی دروستکراون بۆ ئەوەی کە خەڵکانێک کە نەتوانن بە شێوەیەکی تر سەرەت و سامانی ئەو وڵاتە بچێشنەوە لە ڕێی کۆمەڵە کۆمپانیایەک بە بیانووی قەرز لێکردنەوە ئەو سەرەت و سامانی ئەو وڵاتە بەرە دەرەوە ئەوترێت کە گوایە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم قەرزانەوە بە کۆمپانیا نەوتیەکان کە قەرزیان لێکە نێتێکی چاکسازیە تا چەند ئەم قسەی ڕاستە باڕاستی ئەنگاوی چاکسازیە؟ قەناعەتم وایە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان نیەتی چاکسازی هەبایە ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرجەم وەزیرەکان لەگەڵ خەڵکێکی دیکەی کە شارەزان لە بوارەدا دانیشتنی جددیان دەکرد و نقطەیان لەسەر حرف دادەنا و تەقەشوفیان لە بوارەکانی دیکەدا دەکرد و لە بواری نەوتدا بە تایبەتی ئەو شەفافیەتەی کە هەمومان داوای دەکەین بەرجەستەیان دەکرد و ئەوانەی کە تێوە گڵاون لە گەندەڵیەکان لە هەرێمی کوردستان لەسەرەوە تا خوارەوە دادگایی دەکران و دوور دەخران و لە ئیشەکانیان بەڵام بەداخەوە دەڵێم لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشە بکەی ئەوانەی کە تێوە گڵاون لە گەندەڵیەکان لە ناحیەکان دەڵێ لە قەزاکان دەڵێ کە مەلەفی زۆر گەورەیان لەسەر بەرز دەکرێنەوە لە بۆ وەزارەتەکان نەقڵ دەکرێن بۆی کە لەوێن دەرێ بە ئیشەکەی خۆیان هەڵبستن یعنی بەڕاستی ئێمە نەک قەناعەتمان بەوەی نییەکەوە بۆ شەفاجارێ ئەو قەرزە حکومەت بۆ چیەتی دەیداتە موچەی فەرمانبەران لە بۆ ئەو وەکو بڵێ پرۆژە خزمەت گوزاریانەی کە ڕاوەستاون بۆ ئەو پرۆژە خزمەت گوزاریانەیە تا ئێستانە کە حکومەتی ئەلانی نەکردو بۆ چیەتی یعنی دەڵێ ئەمن پێویستم بە قەرزە و قەرز دەکەم لەبەرەوەی قەناعەتمان وایە جارێ بۆ موچە بێتن پێویستی بە قەرزکردن نییە چونکە ئێستانەکە ڕوبع موچەیەک دەداتن ئەو پارەی کە دێتە هەرێمی کوردستان لەو ڕوبع موچەی زیاترە کە دەستی دەکەوێتن و ئەو پرۆژانەی کە ڕاوەستێنراون تاکو ئێستانەکە هیچ شتێکی کردەی و عملیمان نەبینیوە حکومەت بانجی ئەو بەڵێندەرانەی نەکردو بڵێ کاکەوەرن دەست بە کارەکانی خۆتان بکەنەوە بۆ نمونە لە 100 تا ئەوەندەتان بۆ سەرف دەکەم لەو قەرزەی کەوەری دەگرن. بەڵێ ماسە مەڕوان بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش
لە لێدوانێکیدا داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەرلەمانتاران لایەنە سیاسیەکان دەکات کە ڕێگە بە حکومەت نەدەنم قەرزە بکە. ئێوە وەکو پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان چەنگاوێکی جددیەگرنە بەر بۆی لە ڕێگەی ناڕزایەتێکی گشتگیرەوە ڕێگری لەو قەرزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بە هەموو ئەو بەڵگانی کە بەڕێزت باست کە زیانی زۆرترە وەک لە قازانج. ئێمە لە ڕابردووشدا ئەو سێ فراکسیۆنە هۆڵی پەرلەمانمان جێهێشت و کۆنگرێکی ڕۆژناوانیمان بەست بۆ بە خەڵکی هەرێمی کوردستانمان ڕاگەیان کە ئەو هەموو زیانانەی هەند سەرڕای زیانە شەرعیەکەی کە باسمان کرد و ئێستانە کەش خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی دەبێ مووقیفی هەبێتن و قەناعەتم وایە بێ مووقیفی و بێ هەڵوێستی ئەگەر ئینسان مووقیفی نەبێتن خەڵک هەڵوێستی نەبێتن حکوومەت هەنگاوی زۆر ترسناکتر داهاوێژێتن بۆ ڕووخاندن و یانەوەتە ژێر بارخستنی ئەو وڵاتە لە ژێر قەرزدا ووا دەکاتن کە گوێ بە خۆپیشاندان و ناڕزایی خەڵکی نەدا تاکو ئێستانە حکوومەتی هەرێم بێباک بووە لە هاوڵاتیان و حیسابی بۆ هاوڵاتیان نەکردووە و خەڵکێکە تەماشە دەکەین لە وڵاتان بە ڕوبعی ئەو خەڵکەی کە هاتۆتە سەر شەقامەکان لە سلێمانی کە مامۆستایان داوای مافی خۆیان کردووە قەناعەتم وایەگەر یەک قوتابخانە لە وڵاتێکی پێشکەوتو وڵاتێکە لە خەمی هاوڵاتیانی دابێتن مان بگرێتن ئەو وەزارەتە ئەو حکوومەتە ئیستیقالە دەکاتن لەبەرەوەی قەناعەتم وایە دەبێت خەڵک کە بە تایبەتی مامۆستایانی ئاینی و مامۆستایان لە زانکۆکان لە خوێندنگاکان لە هەموو شوێنەکان زەرەر و زیانی ئەو قەرزە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە و کەناڵە ڕاگەاندنەکان ئەو قەرزە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە ئەمن بەداخەوە دەڵێم ینی لە پەرلەمانی کوردستان غەیری ئەو سێ فراکسیۆنە چەند پەرلەمانتارێکی مەحدودیش ینی دژی ئەو بڕیارە وەستانەوە ینی زۆر لایەن شتێکی طبیعی بوو کە ئێستانە کە زەرەر و زیانەکەی دەزانن کە چۆنە و ئەگەر ئەو کاتەی ئەو فراکسیۆنانەی دیکە کە لەگەڵ ئێمە هاودەنگ بانەوە دەنجی خۆیان خست بە پاڵ ئەو سێ فراکسیۆنە ئێستانە کە حکوومەتی هەرێم ینی ئاو بە بێباکانە وەکو بە یاساییکردنی ئەو کردنە ملی نەدەدا بەرقەرزکردن لە هەرێمی کوردستان. لە ڕووی یاساییەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەبێ بوونی پەرلەمان ئەم قەرزە 3 ملیارەی کە لەسەر زاری ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتیەکان ڕاگەیەندراوە وەری بگرێت و قەرزەکە بکات؟ بەداخەوە دەڵێم لە پەرلەمان بووە بە یاسا و یاساکەی بۆ دەرکرا و غەیری ئەو سێ فراکسیۆنە کە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی دژی وەستانە و هۆڵی پەرلەمانیان جێهێشت سەرجەم فراکسیۆنەکانی دیکە ئەو مێژووە ئەتوانم دا بڵێم ناوی لێ بنێمچی ئەو مێژویان بۆ خۆیان تۆمار کرد کە ئەو وڵاتەیان بەرەو قەرزداری زیاتر بروەنەوەکانی داهاتوومانیان قەرزدارتر کرد و لە خودی بڕیارەکەش داهاتوە بۆ معلوماتتان حکومت دەتوانێت نەک 3 ملیار دەتوانێت 5 ملیار بەرەو زیات سەروتریش یعنی یاساکە بە شێوەیەکی مەتاتی دەرکراوە لە پەرلەمانی کوردستان یعنی حکومت دەتوانێتن هەر پارەیەکی کە بیوێتن قەرزی کاتن و بیکاتە کۆمپیاڵە لەسەر ئەو هاوڵاتیان و لەسەر ئەو خەڵکی هەرێمی کوردستانی خۆش لە خۆ نەدیوەی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ستودیۆکانمان لە شاری سۆرانەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس.